سەیری قورئانی پڕبەرەکەت و بەخششکەن. ئەم قورئانە کلیلی کردنەوەی دەرگای دڵەکانمانە، نور و ڕۆشنایی تاریکستانی ژیانمانە. لە قورئانی پڕبەرەکەت و بەخششدا دووشتمان بۆ باز دەکا کە قورسترین دەرگای داخراون بەرەو ڕووی مرۆڤ. ئەم دوو دەرگایە قورسترین دەرگای داخراون لە ژیانی هەر مرۆڤێکی سەرزەویدا، کەچی خوا دەفەرمێ لە ئەو کاتە ناڕەحەتەدا لەم دوو دەرگا داخراوەدا تۆ هەر گەشببین بە هەر خێر ببینە. یعنی لە شەوە زەنگی تاریکە چاوەڕێی ئاسۆی ڕوونی بەری بەیان بە، هەر ناڕەحەتیەک هاتە پێشتەوە ئیلا خێرێکی تێدا ببینە، با لە گەشببینان دەرنەچی، با تووشی ڕەشببینی نەبی، با دنیا لەبەر چاوت تاریک نەبێ و هیچ ڕووناکیەکی وا نەبێ کە تیان نەمێنێتەوە. یەکەم شت جەنگ و شەڕە. لە جەنگدا بەڕێزان بەرهەمی جەنگ چییە؟ خوا پەناماندا کوردستانی ئێمە و یاڕەبی خوای هەموو جیهانش لە شەڕ و پارێزی، چونکە جەنگی ئەمڕۆ هەر ئەوە نیە لە وڵاتە ڕوو بدا، کاریگەری بۆ سەر هەموو وڵاتانی جیهان هەیە، بۆ سەر هەموو مرۆڤایەتی هەیە، بەتایبەتی موسڵمانان دەبنە قوربانی جەنگەکان. جەنگ کوژراو بەجێ دێڵێ لە دوای خۆی. ئای ئەو هەموو گەنج و لاوە، ئەو هەموو سەربازە، ئەو هەموو خەڵکە سڤیلە کە بێچەکیشە و پەیوەندی بە شەڕیشەوە نییە، ئەبێتە سوتەمەنی شەڕ. ئەو هەموو بریندار و کەم ئەندامە حتا مردن بەدەم ئازارەوە دەتلێتەوە. ئەمە هەمووی بەرهەمی شەڕە. لە هەر وڵاتێکە خوا پەناماندا و خوای گەورە وڵاتی ئێمەش پارێزێ شەڕ ڕوویدا، یەقینت هەبێ لە پاش جەنگەکە یەکجار زۆر کەم ئەندام و خاوەن پێداویستی تایبەت و بریندار بەجێ دێڵێ کە هەموو ڕۆژێکی ئەوانە مردنێکا بە چاوی خۆیان بەدەم ئازارەوە دەیچێژن. چاولێ بەڵای دووەمی شەڕ بریندار و کەم ئەندام. بەڵای سێیەمی شەڕ کە لە دوای خۆی بەجێ دێڵێ ئەو هەموو منداڵە بێنازەی کە لە سۆزی باوکیان بێبەش بوون، ئەو هەموو ئافرەتەی کە لە ڕەحمەتی هاوسەر کە باشترین پشت و پەنایە بۆ ژن هاوسەرەکەیەتی لە دەستیدا لە جەنگا کوژرا، ئەبێ منداڵەکانی بە بێهاوژینی بەخێوکە، ئەبێ ئێواران پیاوێک نەبێ دەرگاکە بکاتەوە و دەستی سۆز بەسەری منداڵەکانی دابێنێ. بەڵێ بەرهەمی جەنگە هەتیوکەوتنی منداڵەکان، بێناسکەوتنی ژنە ڕووسور و سەربەرزەکان. بەرهەمی جەنگە، جەنگ لە هەر وڵاتێکا ڕوویدا یەکسەر لەگەڵ خۆیان هەژاریش خۆی پیادەکە. یا ڕەبی خۆیان کوردستانمان لە شەڕ بپارێزی. هەر وەختێ شەڕ ناوخۆیی بێ یان دەرەکی یەخەت پێ بگرێ و بێتە وڵاتەوە، لەگەڵ خۆیان هەژاریەکەش خۆی دێنێتە ژوورەوە، یەکسەر بازاڕدا دەخرێ. بە تایبەتی چینی هەژار و فەقیر یەکجاری لێی دەقەومێ، نان نامێنێ، گرانی دەست پێ دەکا، دەرگای کار و کەسابەت دادەخرێ، نەداری ژیرفان بەتاڵی ڕوو لە خەڵک دەکا. هەروەها ئاوارەیی و دەربەدەری ئەو هەموو خەڵکە بەهۆی شەڕەوە لە ناوخۆدا بێ یان لە دەرەوە بێ تووشی ئاوارەی و دەربەدەری دەبێ. جەنگ و شەڕ ئەم هەموو نەهامەتی پێوەیە کەچی پەروەردگار لە سوڕەتی ئەلبەقەرە ئاەتی 216 دەفەرمێ كتب عليكم القتال وهو كره لكم وعسى أن تكرهوا شيئا وهو خير لكم. لەسەر ئێوە نووسراوە جەنگ کردن کاتێک کە دوژمن پەلاماری وڵاتیدا نابێت تەسلیمی بی، نابێ خاکی خۆت، نابێ نیشتیمانت، نابێ شەرم و شکۆی ئافرەتانت، نابێ عیزەت و سەربەرزی پیاوە دلێرەکانت تەسلیم بە خەڵکیێکی داگیرکەرکەی. پەروەردگار لەسەری نووسیوی واجبە لەسەرت بە هەر شێوازێک بێ بەرگری لە خاک و نیشتیمانی خۆت بکەیت. ئەو خاک و نیشتیمانە ئەمانەتە، ئەوە دایکی یەکەمتە پێش ئەوەی کەوا لە دایکت بێی لەو خاکەدا بووی، دواتریش کە مردی جارێکی تر وەکو دایکێکی میهرەبان لە ئامێزت دەگرێتەوە. پەروەردگار دەفەرمێ وەهوە کوڕه لەکم، هەموو کەسێ وشەی جەنگ دەبیستێ ناڕەحەتە پێی، ئەوەی دیندار بێ، ئەوەی ویژدانی هەبێ، ئەوەی شارەزای دنیا بێ، ئەوەی ڕۆشنبیر و ڕۆشنفکر بێ، ئەوەی کەوا چاکە و خراپە لێک بکاتەوە، دڵی پیس نەبێ، بۆگەن نەبێ، بە خوێن تین و نەبێ، بە وشەی شەڕ قەڵسە. بەڵام پەروەردگار دەفەرمێ هەر کاتێک دوژمن هێرشی کردە سەر وڵاتەکەت واجبە لەسەرت دیفاع بکەیت، واجبە لەسەرت ئەو شەڕە بکەیت، نابێت تەسلیم بی، نابێت بەروبوومی خاک و وڵاتت، دایکی نیشتیمانت، داهاتی وڵاتت،
ئەبێ بپارێزی، ئەبێ شکۆی ئافرەتەکانت، عیزەتی پیاوەکانت، شکۆی نەتەوەکەت، وڵات و گەل و میلەتەکەت بپارێزی. وەهوە کوڕهون لەکم، ئەم قیتالە لەسەرت واجبە. کاتە دینت کەوتە مەترسیەوە، کافر هات و ویستی ئیسلامت لە ناوبەرێ، ئەبێت لە پێناوی عەقیدە و بیر و باوەڕەکەت داوەکو سەحابەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم جەنگ بکەی تێبکۆشی. جا پەروەردگار دەفەرمێ وعسى أن تكرهوا شيئا وهو خير لكم. دەکرێت شتێک کە تۆ دڵت پێی ناڕەحەتە، ئازاری پێدەچێژی، پێی خەمباری، خێرێکی تێدا بێ. بەردەوام ئیسلام دەڵێ گەشتبین بە ئەو شەڕەی کە هەموو نەهامەتێکی پێوەیە، پەروەردگار پێمان دەڵێ گەشتبین بە خێرێکی پێوەیە، خێری ئەوەی دەیسەلمێنی کە تۆ هێشتا ڕۆڵەی دلێرت هەیە. کە جەنگ ڕوویدا هەموو پێشمەرگە ئازاکان دەردەکەون، ئەو کاتە قارەمان و بوودەڵە دەردەکەوێ. هەتا جەنگ نییە هەمووی سنگ دەردەپەڕێنێ و هەمووی قارەمانە و هەمووی شۆڕژجێڕە. بەڵام کاتێککەوە دوژمن هاتە سەر وڵاتەکەت، دوژمنی دین و ئیمان و گەل و نیشتیمان و نەتەوەکەت، خێری ئەوەی تێدایە پاڵەوانان و پێشمەرگەکە ڕاستەقینەکان لەگەڵ فسفس پاڵەوانەکان لێک جادەبنەوە. خێری ئەوەی تێدایە خەڵک بە ئاگادێتەوە، بە ئاگادێتەوە ساڵانێکە لە خۆشگوزەرانیدا بووی، لە نیعمەتی ئەمن و ئەماندا بووی، جارێک دەستت بەرز کردەوە بڵێ پەروەردگارە ئەمن و ئەمانی وڵاتەکەم تێک نەچێ، بە ئاگادەیتەوە ئەم جا قەدر دەزانی ئەو هەموو شەڕە لە وڵاتاندا ڕووی داوە. ئایا ڕۆژێ خەفەتبار بووی بە هەتیوکەوتنی ئەو هەموو منداڵە نازدارە، بەبێ هاوژین کەوتنی ئەو هەموو ئافرەتە ڕووسورە کە هەتا مردن بە دیار مناڵی هەتیوەوە دادەنیشێ، بە ڕووخانی ئەو هەموو دوکان و بازاڕە کە سارۆخێک لێ دەدا کابرا هەچی سەرۆت و سامانێتی لە ناو دوکانەکەدایە بەیانی بەسەر خۆڵەمێشا دەڕوە. ڕۆژێ لەرزە بە دڵت کەوتووە و ئیمانت هەژاوە و ویژدانت نائارام بووە کە لەسەر تەلەڤیزۆنەوەڵێ ئەمڕۆ لە فڵان تەقینەوەدا 100 کەس کوژراوە، ئازانی 100 مریشک لە دەواجی نامدار بووەتەوە، حتا شەڕ نایەتە وڵاتی خۆتەوە لەواسی ویژدانت سڕ بوو بێ، ویژدانت سڕ بوو بێ کە شەڕ هاتە وڵاتی خۆتەوە و ڕۆڵەت کوژرا، برات کوژرا، ئامۆزات کوژرا، کەسوکارت کوژرا، وڵاتت وێران بوو، بازار و دوکانت داخرا. ئەمجار لە ئەمجار لە نەحامەتیەکانی خەڵکانێک تێدەگەی کە لە هەر وڵاتێکی دنیادا بن لە مەینێتیەکانی جەنگا بوون. وەهوە خێڕ لەکم، ئیلا خێرێکی بۆ تۆ تێدایە. بەڕێزان سەیری وردیەکانی قورئان کەن، دەفەرمێت لە هەموو تاریکیەکە، لە هەموو ناڕەحەتیەکە گەشتبینیەک ببینە. دڵنیابە لەسەر دڕکەکان، ئەها دڕکی گوڵەباغ زۆر بە ئازارە، بەڵام دەکرێت لەسەر ئەو دڕکانەی کە وەکو دوو پشک پێتەوە دەدا گوڵەباخێک بەرهەم بێ. ئەکرێت لەسەر ئەو دڕکانە کە هاتوونە دەرەوە گوڵەباخێکی جوانی بۆن خۆشی سەرنجڕاکێشی دڵکەرەوە هەبێ. بۆیە بە هیچ شتێکی ژیان هەر بەڕەشی مەبینە ئللا شوێنێکی سپی لەناو ئەو پەردە ڕەشەیەدا بدۆزەوە.